لە ئەنجامی شەپۆلی بەرامباری نێم جژنە ئاستی ئاوی ڕووباری سیروان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە و هەزاران دووەنم زەوی چەنرە و بەگەرمی داپۆشیوە. جوتیارێک دەڵێت زەویەکان مڵکی وەزارەتی دارایی عێراقن و پێشتر قەرەبوویان وەرگیراوە. ئیمساڵ ڕەحمەتەکەی خوا زۆر بوو. من تەوەقوعەکەم بە هەزاران دووەنم لەم بەریش و لەو بەریش گەرمی خەڵک ئاوگرتوێتی. ئاوەکە زۆر بووە ئیتا بەریشان ناوەتەوە ئەنا زیاتری شەگرێ. هەریەتە شوێنی جارانی خۆشی زۆرەگرێ. وەڵا زۆر بە هەزاران لەم تەپەتۆڵەکەەوە بیگرە هەتا خوڵامیەکانیش هەمووی زەوی فەلاحەوە یگیرێ بەو بەریشا لە سەی سایەق و دۆڵاش و دیەکانی ترۆ هەر هەمووی کراوە بەگەنم ئاراوەڵە یعنی زەرەرێکی زۆر تۆ حسابی ئەوە مەکە کابرا بەرەو میشێڵ نەکرا حەت چەند یەک تۆ و کووت و تراکتۆر و هەر هەمووی. سەدان جوتیار ساڵانە زەویەکانی کەناری ڕووباری سیروان بە پانتایەکی فراوان بەگەنم دەچێن و خەرجی تێدا دەکەن. ئەم ساڵیش بەپێی خەمڵاتنەکان زیاتر لە 7,000 دووەنم زەوی داچێنراون، بەڵام زۆرینەی ساڵەکان دەبن بەژێر ئاوەوە. وەڵا بە تەئکید ئەم ساڵ جوتیارێکی زۆر تۆیان کردووە و تۆەکانیشان هەموو بۆ بەژێر ئاوە، بەڵامی تر ئاو سروشتی وایە عنی شوێنی خۆی ئەگرێتەوە. دەتوانم بڵێم جوتیارەکان زیادە ڕەویان کردو نەک ئاوەکە. وەسپاس بۆ خۆم ساڵ خەڵک یعنی لەوانەیە بڵێم دڵخۆشببوونی بە بارانەکە بە ئاوەکە لەبەرەوەی زۆر ماندووە بەدەستبی ئاوەوە لەمە گەنبەکانیان لەبیر چوو بێتەوە. ساڵانە بۆی زۆربوونی ئاوی ڕووباری سیروان هەزاران دووەنم زەوی چێراو بەگەنم ئاو دایتە پۆشێت، هەرچەندە هۆشداریش دەدرێت کە ئەو زەویانە کشتتوکاڵی تێدا نەکرێت، بەڵام جوتیارەکان هەر حەزیان بەو سەرکێشی هەیە و دووبارەی دەکەنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ڕووباری سیروان.